لە کۆبنەوەیەکی ناسایی ئەنجومەنی پارێزگای کەرکووکدا کە ڕۆژی سێشەممە بەڕێوە چوو تاوتوی بارودۆخی ئەمنی کەرکووک کرا و بە پێویست زانرا ڕێوشوێنە ئەمنیەکان بۆ پاراستنی شارەکە سڕ بکرێنەوە. سپاسی هەموو ئەو کەسانە بکەین کە بەشدار بوون لە نەگریسکردنی داعش و ئەوانەی کە لە دوای داعشش بوون ئەوانەیش کە پلانەکەیان کێڕابوو هەمووی پوچەڵ بۆیەوە. بەشی دووەمیشی تەبعاً هەڵبەتە زۆر گرنگاویش ئەوەتانێک کە لەگەڵ ئەوەی کە دەستخۆشی و سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدان بۆ برینداران شیفای عاجلیان بۆ بدرێ و دڵمان لەگەڵ یانە هەر هەمویان لەگەڵەوەشە کەم تەرخەمیەک هەر هەبوو لە دام و دەستگا ئەمنیەکان ئەبێت ئەوەش لەسەر ئێمە سەردانێکی جەنابی پارێزگارمان کرد لەگەڵ قایدی شۆرتەی گشتی کە ئەو عادیان پێداین کە تحقیقات لێکۆڵینەوەکان بەردەوامە. شوێنی خیانەتکاران لەناو ئەم وڵاتەدا نیە لەناو ئەم شارەدا نیە ئێرە نەبوو بە مای مووسڵ و پلانەکان پۆچەڵ کرایەوە و ئێمە دەستخۆشی لە هەموو لایەن و هێزەکان دەکەین و پشتیوانیش لەوە دەکەین کە ئەو کەسانەی کە ڕۆڵی جوانیان هەبوو پاداش بکرێن و زیاتر نمونونەکانیان بەرچاو بکرێت و ئەو ڕۆژوانانش کە خەلیلی تێدا دروست بووە بەڕاستی پێویستە لێکۆڵینەوەکان هێشتا بەردەوامن. تقریبا آخر فشک بوو لە دەستیان لێم پێشەوە زۆر عملیاتی وەک ئەمە کردویانە بەس ئێمە لە کەرکووک ئەم جارە یەک دەرسدان بۆ داعش و بۆ ئەو کەسانە کە یارمەتی داعش ئەکەن سیلاح دێنن بۆیان تەرتیب ئەیکەن تەدریب ئەیکەن بۆ هەمویان یەک ریسالە بوو کە کاکە کەرکووک بێ خاوەن نییە. کەرکووک نەبەس پۆلیس و پێشمەرگە و حەجل شعبی و ئاسایشیان هەیە نا کەرکووک 100,000 گەنج چەکدار شەو و ڕۆژ لە جادەکان حیمایەی کەرکووکەکەن. سەرۆکی لیژنی ئەمنی ئەنجومەنی پارێزگا کەشڕای دەگەیەنێت سەرباری هەوڵەکان بۆ باشکردنی دۆخی ئەمنی پێویستە پلانی ئەمنی کەرکووک پێداچوونەوەی پێدا بکرێت. یەک لە دوایەک پێویست واکە بەرنامە و تەختی و پیلانەکان نوێ بکرێتەوە لە پێلاەوە ئەوەی لە کەرکووک کرا لە هەر شارێکی تر بۆە سقوتیە کرد بەڵام بە هیمەتی هێزی ئاسایش و پێشمەرگە ئەمە سێمین جارە نەیانتوانی کە ئەوە معامەرە بوو دیعایەکیان کرد لە مووسڵا ئەوە کەرکووکمان سقوت پێ کرد و کەرکووکمان داگی کردەوە توانن بڕۆن بۆ کەرکووک و بچن بازاری بکەن کەرکووکە و لۆقمەیە نیەوان بتوانن بیخۆن و بە هیمەتی هێزی پێشمەرگ و ئاسایش بەر لەسەر پێ خۆوان و هیچ شتێک نەما و کۆنتترۆلی وەزعکە کرا. سەرباری یاسایی بوونەوەی دۆخی کەرکووک ماتیەک بە شەقامەکانی کەرکووکەوە دیارە و ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئاسەواری دەرونی و پەلامارە کە تا ئەستێ کاریگەری نەرێنی لەسەر سایکۆلۆژیای هەوڵاتیان دروست کردووە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.